بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، هەموو ڕۆژانێکی شەممە کاتژمێر 3:30 لە خزمەت پەرتووکی نایابی ئەدداء والدەوای زانای پایەبەرز ئیمام ئیبن القەییمە ئەبین. محاضەرەکەمان ناو لێنا بە ناوی ئاسایشی ڕۆح، بەو ئومێدەی لە خزمەت کەلیماتی ئەم پیاوە گەورەیەدا دڵ و دەروون و ڕۆحمان ئاسوودە و ئاسایش و ئارام بێت. دیارە ئەم کتێبە نایابە زۆر زەرەرەکانی گوناهی بۆ ئێمە باس کردووە و ئێستش ئەوێت جۆرەکانی گوناهمان پێ بناسێنێ. سەرەتا لەوە دەسی پێکرد کە شەریک بۆ خوا قەراردان بە هەموو جۆرەکانیەوە خەتەرترین جۆری گوناهە لەسەر زەویە. هیچ گوناهێک نییە وەکو شەریک بۆ خوا قەراردان بێت. بۆیە ئیبن القەییم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بە درێژی ئەو بابەتەی بۆ باسکردن و ئەنواعی شرک و ئەوانەی هەموو لە خزمەتیا بوون. دواتر باسی قەتلی کرد کە ئینسانی ئیماندار ممکنە مؤمن بێت، چونکە لە مەسەلەی شیرکەکە لە ئیمان ئەچێتە دەرەوە، بەڵام لە ناو گوناهەکانە کە ئینسان نابەنە دەرەوە لە ناو دین گەورەترینیان بریتێ لە قەتل و کوشتن. لە دوای قەتل و کوشتن مەسەلەی زینا دێت. لە زینا و خەتەری زینا و ئەوانەی هەوو باس کردین. دوایی فەرمووی زینا خۆ لە خۆ دروست نابێت. زینا لە نەزەرەوە دروسە بێ و باسمان کرد، لە خەیاڵەوە دروسە بێ و باسمان کرد. چەند محاضەرەی هەر باسی خەیاڵمان کرد، چەند خەتەرە لەسەر پێناسەی ئینسانەکە خەیاڵ. ئەگەر ئەتەوێت کەسێکی زۆر ئەمین خۆتە پێ بناسێنە سەری خەیاڵی خۆت کە تا خۆت بناسی. دوای ئەمە باسی لەفەظات دەکات، ئەو وشانەی کە بە زمانی ئینسانە دێن، چونکە خۆتۆی سێ هەمە. دوای لەفەظات خۆتوات دێتە پێشەوە، ئینسان تووشی گوناهەکە ئەبێت. واتە ئینسان لە نەزەرێکەوە تووشی خەیاڵاتە بێ، اینجا تووشی قسەکردن ئەبێ، اینجا تووشی زینا ئەبێ. لە لەفەظاتە ئەم زانە پایەبەرزە ئێمە ڕائەگرێ لەسەر زمان ڕامانەگرێ. ئەفەرمێت سبحان الله، ئەبێ ئینسان زۆر ئاگای لە وشەی بێت، قەت قسە نەکا لە شتێکە ئیلا قازانجی تیا بکە، قازانجێکی ئوخڕەوی. کەلیمەیەک لە زمانی بێتە دەرەوە هەتاوەکو دینی پێ زیاد ببێ، کەوابوو ئەگەر ویستی قسە بکە با بوەستێ. کە ویستی قسە بکات ئەفەرمێ با بوەستێ. فإذا أراد أن يتكلم بالكلمة نظر بعد تبروانه هل فيها ربح وفائدة أم لا. ئەم وشەی لە زمانی دەرەچێ ئایا بۆ دین و دینداری فائیدەیەکی هەیە فائیدەی نییە. فإن لم يكن فيها ربح أمسك عنها. ئەگەر قازانجی تیانەوە بە زمانی خۆی بگرێ نەیڵێ. ئەگەر قازانجی تیا بوو اینجا سیرکە، ئایا ئەو وشەیە وشەیەکی باشتر لەوە هەیە بێڵە و قازانجی زیاتر کایەنە. لە قازانجەیە، بەڵام کام قازانجیان چاکترە، کام وشە باشترە. ئەفەرمێ ئاگای لێبێت قەت کەلیمەیەک نەڵێ ئەگەر باشتر لەو کەلیمە هەبێ، هەر ئەجری دەسەکەیە، بەڵام ئەمە کەلیماتە کام وشە باشترە، جوانترە، ئەجری زیاترە، ئەوەیان با بەکاربێن. ئەفەرمێ ئەگەر ئەتەوێ بزانی دڵ چیتیە، دڵی خەڵکی چیتیە، سەری زمانیان کە زمانیان دەلیلی دڵەکانیان. ئەفەرمێ سبحان الله، یحیای کوڕی معاذ فەرموویەتی دڵی ئینسان وەکو مەنجەڵێک ئەوهایە، مەنجەڵێک. ئەم مەنجەڵە کەس نازانێت چیتیە، بەڵام کوڵەدا. ئەو کەوچکەیکەوە لە ناو مەنجەڵەکە شتی پێ دەرەهێنی، ئەو بریتێ لە زمان. سەیری زمانەکە بکە، سەیری ناو ئەم کەوچکە بکە کە شت دەرەهێنێ، پێت ئەڵێ ئەم زمانە ئەم دڵە چیتیە. ئەفەرمێ زمان ئیشی زۆر گەورەی هەیە. تۆ ئەتوانی چێژی هەموو خواردنێکی پێ بکەی و ئەتوانی چێژی دڵ و عەقڵی خەڵکی پێ بکەی. چکە ئەو کەسێک کە قسە ئەکات و ئەزانی قووەتی علمی ئەو کەسە، عەقڵی ئەو کەسە چی لە دڵ و خەیاڵ و مێشکایەتی.
ئینسان هەندێک جار پێویستی بەوەی لە مەجلیسەکانی بێتە دەرەوە، لە مەجلیسی هاوڵ و دۆست و عەزیزەکانی بێتە دەرەوە بزانێ هاوڵ و عەزیزەکانی باسی چی ئەکەن، چونکە ئینسان پیاوی مەجلیسی خۆیەتی. سیرکە بزانێ ئەوان باسی چی ئەکەن. ئەگەر باسەکان باسی دنیەوین، ئێوە خەڵکی دنیەوین. ئەگەر باسەکان باسی غیبەتی خەڵکە کابوو ئێمە گۆشتخۆرەکانی سەرزەوین، گۆشتی براکانمان نەخۆین. ئەبێ ئێمە زۆر بە وریایی لە مەسەلەی زمان بڕوانین. زمان پێناسەی ئێمە ئەکە. بۆیە ئەفەرمێ بزانە کە هەموو ئەوەی کە خەڵک تۆی پێ ئەناسێت تەنها زمانتە. ئەگەر هیچ قسە نەکەی هیچ کەسێک نازانێت تۆ چیت. بۆیە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ دقەتی ئیمان بدەن لەگەڵ زمانە چۆن ڕەبتی ئەکا پێکە. ئەفەرمێ لا يستقيم إيمان عبد حتى يستقيم قلبه. بەخوا ئیمانی هیچ کەسێک ڕاوەستاو نییە ئیلا ئەبێ دڵی ڕاوەستاو بێ. ولا يستقيم قلبه حتى يستقيم لسانه. بەخوا دڵیشی ڕاوێستاو نابێ هەتا زمانی ڕاوێستاو ڕێک نەبێ. کاویەتەوە سەر زمان. ئەم زمانە دلیل لەسەر دڵ دلیل لەسەر ئیمان. ئەبێ زۆر ئاگەمان لەم خاڵەت. ئەم زمانەی ئێمە بەڵگەیە لەسەر ئەوەی ئایا ئێمە چەندێک دڵمان دامەزراوە لە کاتی مەسائبتە، لە کاتی خۆشی و شادیتە، دەرەکەوێ ئیمانی تۆ لەکوێوە چەندێک دامەزراوە. هەمووی بەهۆی زمانتەوە دەرەکەوێ. زمان دلیل لەسەر دڵ دلیل لەسەر ئیمانە. پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم پرسیاریان نەکەوتیان چ شتێک خەڵکی زۆرە با بۆ جەهەنەم؟ فەرمووی زمان و داوێن. ئەم دوانە خەڵک زۆر بەهۆیانەوە ئەچنە ناو جەهەنەمەوە. معاذی کوڕی جەبەل پرسیاری زۆری کرد لە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم. أفرمي اشتكى أفرمي أعلمكم بالحلال والحرام معاذ بن جبل. لهموت هنزياتر أوي حلال وحرام أناسي وأزاني كاما حلال وكاما حرام معاذ كر جبل. أو لهموان تان زور فقيه زور عالم زور برسياري كله بيغمر جان صلى الله عليه وآله وسلم. إسلام تشيا إيمان تشيا رأس إسلام تشيا عمودك تشيا ذروة السنامك تشيا ستشلبوبي تشيا لدواي أما بيغمريان صلى الله عليه وآله وسلم ريت يكر بيود أي معاذ ألا أخبرك بملاك ذلك كله. اشتكت بيبلم همو أمانكو أكاتو كو. فرموي بلى يا رسول الله صلى الله عليه وآله وسلم. أنا والله بينبلي أي بيغمريان صلى الله عليه وآله وسلم. فأخذ بلسان نفسه بيغمريان صلى الله عليه وآله وسلم رحمة وقرباني به زماني مبارك خوي آوا قرت. فرموي كف عليك هذا أأمة رايقرة وايلي يبقى كبلاماري خلق ندى بس خليكي خوي به. عليه معاذ وإنا لمؤاخذون بما نتكلم به أي بيغمريان صلى الله عليه وآله وسلم. أو قصانيك أي كين إما لسر أو حساب كتاب ما لقى الله أكريت. فرمي ثكلتك أمك يا معاذ أي دايك الرول الروبوبك أي معاذ وهل يكب الناس على وجوههم أو على مناخرهم إلا حصائد ألسنتهم. دايك الرول الروبوبك أي معاذ أي خلقي تنازاني بچی بەسەر دەبووچاوە ڕائەکێشێنرێن بۆ جەهەنەم یا بەسەر لوتیانە ئللا مەگەر کۆکراوە و خەرمانی زمانیان نییە کە کۆ بۆتەوەیان لێ ئەکا لوتیان لە زەوی و چەقێت مەناخیر بە معنای لوت دێت. معانی تری هەیە بەس لەم فەرمایشتاوە معنای لوت دێ یعنی ڕاکێشێن بەسەر لوتیانە یا دەموچاویانە ئللا هۆکاری ئەو خەرمانەیە کە زمانی کۆی کردوێتەوە. ئەفەرمێ زۆر سەرم سوڕ ئەمێنە ئیمام ئیبن القەییم کە ئینسان بەلایەوە ئاساییە کەسی مسلمان بەلایەوە ئاساییە لە زۆر گوناه خۆی ئەپارێز. وەکو عەرزم کردن دەرسەکانی پێشوو لە باسی خەیاڵەکە یعنی بەعام میلەتی کورد دەستپاکیکی تێیە ئەمینیکی تێیە. جاری وایە کەسێک ئەبینم هیچ ئیلتیزاماتی دینی نییە شتێک ئەدۆزێتەوە دنیای لێتەوە یەک نازانێت چۆن بیگێڕێتەوە بۆ خاوەنەکەی چونکە مەسەلەی دزی لە سەنعەتی ئەم نییە. کەسمان خەیاڵی دزی ناکەین والله چۆن بچمە سەر ئەو ماڵە و چۆن دەرگاکەی بکەمەوە چۆن بچم دزی چونکە خەیاڵی دزیمان بۆ نایە چونکە لە ئەوەی ئێمە نییە یعنی لە کاری ئێمە نییە چونکە وتمان خەیاڵ لەکوێ بوو ئینسان ئەلەو شوێنە خۆی ئەبینێتەوە یان ئەو گوناهەی تیا ڕاسیخە چەکەرەی ئەو گوناهەی تایە بۆیە خەیاڵی لێ ئەدا بۆ ئەو گوناهە ئەگەر نایبێ ئەو خەیاڵەی نابێ یان ئەو خەوە قەت نابینێ تۆ لە خەوتاق و حیاتی خەو نابینی دزی بکەی بۆچی چونکە دزی لە سەنعەتی تۆ نیە و لە ئەوەی تۆ
دیقەت بدە ئەفەرمێ جاری وا هەیە کەسێک ئەبینی خۆڕاگر لە خواردنی حرامە ئەبەد حرام ناخۆ زوڵم ناکە زینا ناکات زیناکە ئەبد بە حیاتی عارق ناخۆت زۆر کەسێ هیچ ئیلتیزای بەدین نییەوە سەری ببڕە دەست بۆ عارق نابە جاری وایە من سایق تەکسی گیرە خۆ بەدەست ئەو 2000 سێزای وەریگرتە بە قورعان ماوەسە نەمزانی عارقی پێیەکەنا چۆن سواییەکەم هیچ ئیلتیزامیشی بەدینەوە نییە بۆتە بەڵایەکی زۆر گەورە ئەم 3000 ئەم 2000 لەم کەسەی وەرگرتووە سیرکە ئینسان ئەتوانێت کۆنتڕۆڵی هەموو ئەمانە بکات ئەتوانێت خۆی لە حرام بپارێزێ بەڵام سبحان الله لە حرەکاتی زمانی خۆی پێ ناپارێزێ ناتوانێت حرەکاتی زمانی خۆی بپارێزێ ئەفەرمێ پیاوی وا هەیە ئیشارەتی بۆ ئەکرێ ئیبن القەیم ئەڵێن فڵان کەس زۆر دیندارە زۆر زاهیدە زۆر عابیدە کەچی هەندێک کەلیمات ئەڵێ خوا پێی تووڕە ئەبێ والله ئینسان بەوانەوە لای خۆی لەوەشی گوێ نەدایە بەڵام بەو کەلیمەیە نزمە بێتەوە لە بەردەم ڕەب العالەمین عیبادی چەند ساڵی ئەڕوا جاری وا هەیە بە نێوان مەشرق و مەغریب لە خوای دوورە خاتەوە جاری وا هەیە ئینسانی وا ئەبینیت لە زوڵم زۆر خۆی ئەپارێزێ لە فاحیشە و خراپەکاری زۆر پاکداوێنە خۆی ئەپارێزێ بەڵام زمانی خەریکی غیبەتکردنە زیندوو و مردوو لێ ڕزگار نین لێ پارێزراو نین هیچ چیش بەلایەوە زۆر زۆر ئاساییە زۆر بەلایەوە طەبیعیە بۆیە خەتەری زمان زۆر زۆر گەورەیە ئەفەرمێ باشینە خزمەت فەرمایشتێکی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە صحیح مسلم هاتووە کە جندوبی کوڕی عەبدوڵڵا بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ پیاوێک هات لە خزمەت پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم وتی والله لا يغفر الله لفلان قەسەم بەخوا خوا لە فڵان کەس نابووری ئەبێ جرمێکی زۆر گەورەی کردبێ هاوڵێکی بەڕێز هاتووە لە خزمەت پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم متمانەی بەخۆی هەیە ئەم کەلیمەیە ئەڵێت خوا لە فڵان کەس نابوورێتەوە ئەڵێ خوا جەل جەلالوه فەرمووی لە فەرمایشتێکە من ذا الذي يتألى علي أني لا أغفر لفلان أو كيه يد بسر منا كأنما باز أدا وقسأ أكاتو بريار أدا لبري من الله فلان كس عفوناكم قد غفرت له وأحبطت عملك أوال لي خوش بوم لو كسا وكهمو كردويتهم هلوشان أم باسي أم هاولني أم هاولا برزيك أم قسيك پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەمە حەدیثێکی قودسیە فەرمووی جاری وا هەیە کەسێک ئاوا ئەڵێ بەڵام خوای گەورە ئەفەرمێ تۆ بڕیار لە بری من ئەدەی لەسەر زەویە بۆیە بەشێک لە عەقیدەی ئیسلامی ئێمە ئەوەیە ئێمە بە کەس ناڵێن ئەهلی ئاگر بە کەس ناڵێ ئەهلی بەهەشت ناتوانین حکمی بەهەشت و جەهەنەمی ئێمە نییە ئەحکامی شەرعی ئێمە ئەکرێ مەسەلەن ئەبینینەوە ئەو حکمی مەسەلەن فسق بسر أو كسا أدري كفر بسر أو كسا أدري شرك بسر أو كسا أدري بلا مسألة جنة ونار أم دوا هر كسا بيلا العقيدة الإسلامية نجيشتو شو إشي إيمانية إيمان نازانين لو أشي كسا إما أوا إبين زور بخراب الرشد إما أجمع للضل وحركاتي ضل وبيواندي أو لقال خويا النية والله إنسان شرمك كاتك حديثك أسامة بهم الروايات كان وسير أكي أفرمي أسامة ليكك لجنگ كان كسيه مشرك أهاد قال طيب مسلمان نكر قال طيب بيغمري خوا أكر صلى الله عليه وآله وسلم أهاد نزيك الصفا كان أبو الراية كردو كان هاولا قراري عنده وتي أنا بيت تميك هلا ماري عنده أم لولا ينقر أسامة فرياكود جيش تسرسي أيش بلا ما كان كم أكشري كم يكرش مشاركة دسي كوت أخواره وسامي بعرزة ويسي ليدا حواري كل لا إله إلا الله محمد رسول الله ببلا وين كوجري هل ليدا كشتي إيه طبعا مكسر إهانة ديني كرت قالطي كرت لجنجا لبرانبر يقوستابون هاتو تناو جيشي كافر وهاتو قالطشك هاتو أرواتو ناو جيشك أخويا هاتو وناو جيشك وسام شويني كوتو زفري بينا وكشتويتي جرانا وبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم زور لا أسامة عدز وتي لا إله إلا الله وتو كشت أسامة الله والله تمنام أكر أو رجل مسلمان ما يبيش أو هيج
إسلامتي من الناس أو ندلهم تورو هل شققت قلبه ضل أوكر بويا مسألة جنة ونار عيد بإيمانية نازعين أو كسل السلام قالوا لا إله إلا الله إخوي يقول لي بقولي جاريت الله خزمتها أنا أرزم كردوه للا ديق ملايتي ما كرد كسيك هبو زور رقم لي سبحان الله محرابي مزقوتك بنجريكته وبنجرك الرجل حوشي أوان لو كاتي نيجم دا بس أو تسيكر بقرانيوت دائما يعني وتشويشي كيبودو سيمنيش جنج بوم خاخي أو متسر بنبيس إيش فائدين هبو ننيجك هبو ندوان هبو يعني هالهراساني كردو روج قدري خوات شون بو الجمعة أم الجمعة بكم ويكسل لا دك درسم تشكا أمزاني أو بياون نخوشة بيريج بو عمر بو أمزاني أو بياون نخوشة ونيج نكره أنا وتباخم توشي مشكلين كم حرب بلوت مكاك موعد ما هي أوات شيء أرم إن جا قرار ما نيج نخم لا دك حرب بلا راكب ببير ما خلك زور يعني بينا خوش بو أنا بلا من هندي عذر هنا مسبير من عذر كان شيء بو قناعة بخلاغير كبرم دوای کوڕێکی گەنج هاتووتی ماوەسا زۆر لەسەر تۆ ئەکەوێ ئەمە بەس ئەوەندە بچۆرە سەری سەلامێ بکە ئەوانە بۆ هیچ نەبی ئەکسە بڕۆ ئێوتم باش طبعا چوومە سەر ئەم کابرا سێرەکەم لا إله إلا الله لا إله سبحان الله لا إله إلا الله ئەکا لەسەر یەک زۆر سەرم سوڕمایە خۆی ئەم کابرایە ئەوەندەی کە من بینی و دژایەتی دینی کردو دژایەتی محرابی کردو مزگەوتی کردووە ئێستا ئەوە تا وشەی لا إله إلا الله ئەڵێ لەسەر جێ کەوت تازم مجبور بووم زۆر سرم سوڕما لە ئیتر وتی ماوەسا گردنم ئازاکە و زوو لا إله إلا الله لا إله إلا الله هاواریە کرد زۆر ناڕەحەت بوو یەکەم جارم بوو لە ژیانما کەسێک بینم مردوو بێت لە بەردەستما گەنج بووم وردە وردە هەستم کرد ئەم پیاوە ئیتر ڕۆحی کێشێ دەست و لاشەی سارد سارد بوویەوە سبحان الله هەموو گیانی سارد نێوچەوانی گەرم عرەقی ئەکرد عرەقێکی زۆر لە فەرمایشتێکی پێغەمبەریانە هەیە صلی الله عليه وآله وسلم فەرمێ المؤمن يموت بعرق جبينه ئیماندار بە عرەقی نێوچەوان ئەمرێ ئەوەنە خەجاڵەتێکیشە لە بەردەم خوایە و عرەق ئەکاتەوە ئەمرێت کە دیقەتم ئەدا ئەو فەرمایشتەم بیرەکەوتەوە وەڵڵایە مە حوسنی خاتیمەیە بۆ ئەم پیاوە یەکەم مردوو کە شۆردم یەکەم مردوو کە فنم کرد یەکەم مردوو کە لەسەری بووم تا ناشتم هەموو شتێکی سبحان الله ئەو پیاوە فکری منی گۆڕی زۆر دائما بیرم ئەکردەوە باش ئەو پیاوە چەند ڕقم لێ بوو کەچی ئەو هەموو علامەتە جوانەکانی هەبوو کۆتایی حیاتی وشەی لا إله إلا الله محمد رسول الله بوو ئەی باشە خۆ من هیچ زەمانەتێک نییە بۆ خۆم بۆیە تەغییرێکی زۆر گەورەی لە حیاتی منە دروست کرد بۆیە ئینسان قەت بەناوی خۆ بڕیار نەدا بخوا لە فڵان کەس خۆش نابێ و ئەوە ئیشی ئێمە نییە ئەوە ئیشی خوایان خۆیەتی بوي إمام ابن القيم فرمي فهذا العابد الذي قد عبد الله ما شاء أن يعبده أو عابد قوريك أو أن عبادة كردوها بس خوا إذا نتشيبه كردوها أحبطت هذه الكلمة الواحدة عمله كله أهم شيء بزوتي خوا فلان كس خرجنا به هرشي كردوها أو سفري كردوها فرما يشتكي بيغمر جان هي صلى الله عليه وآله وسلم لأبو هريرة هاويني أم فرمودي أفرمي تكلم بكلمة إمام أبو هريرة أفرمي أوبقت دنياه وآخرته وخوا يكلمة والدنيا وآخرته فوتان لصحيحين هاتوا بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي إن العبد لا يتكلم بالكلمة من رضوان الله عند جعل قسيقة كلا الرزامان دي خوا يقسك أكا زور قرنية بلاشي وقسك نهزاني يرفعه الله بها درجات ويقول چندین درجة لا يخوي برزي أكاته ونزيكاته كلمة إيكي بسيط والله جاري وهي سر خوشي لكسيك أكي جاري وهي دعائك خير بو كسيك أكي كلمة بزماني تويت جاري وهي زردخنة أكي جاري وهي إشارتك أكي بو كسيك اشتيكي بسيط كردويكي بسيط كلمة إيكي بسيط درجاتي تو زور برزكاته ولا إخوة وهند جاريش كلمة قليت كخواي يقول له تو رأبه لو كلمة كأم خوي هي زور في ناداته يهوي بها في نار جهنم أو شيء أم كسيا أخاتنا وأجري دوزخ وهلي أداتنا قولاي جهنم أفر مجاري وهي روايتك مسلمة هاتو عبد كلمة قالت
نازانێ، بەڵام نێوان مەشق و مەغریب چەندێ دوورە ئەوەندە بە ناخی جەهەنەما ئیباتە ناوە. ترمذی بۆمان ئەگێڕێتەوە لە فەرمایشتێکە بیلالی کوڕی حارثی موزەنی لە پێغەمبەرگیانەوە صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ جاری وهەیە کەسێک لە ڕزوانی خۆیان کەلیمەیەک ئەڵێ، پێشیوان نییە زۆر قبول بوو بێ، هەر شتێکی بەسیتە بەلایەوە، بەڵام لای خوا زۆر گەورەی ئەو وشەیە. جاری واشەیە ئینسان کەلیمەیەک ئەڵێت هیچ بەلایەوە گرنگ نییە، ئەم کەلیمەیە کە لە ڕزوانی خۆی زۆر بچووکیشە لە ڕۆژی قیامەتە فریایەکەوێ ڕەزامەندی خوا بەسەریادا ئەبارێنە، خوا عەفویەکە لەسەر ئەو کەلیمە، ئەم کەلیمەی تریشیان خوا عقوبەی ئەدا لەسەری. بۆ تەمایەت و ڕەبوونی خوا جەل جەلالوه لەم کەسە. ئەی هاوار، چەند کەس هەیە قسە ئەکات کەلامێک ئەڵێ کە ڕەبتی بەوە نییە، بەڵام خوا جەل جەلالوه لە خۆی ئەڕەنجێنێ. ئەفەرمێ پیاوێک لە ئەصحاب وفاتی کرد، پیاوێکی تر وتی ئەبشر بالجەنە، مژدە لێ بەهەشت، تۆ بەهەشتیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ڕووی تێ کرد و فەرمووی وما يدريك لعله تكلم بكلمة فيما لا يعنيه، تۆ چوزانی پێ ئەڵێ بەهەشتی لەوە چێ وشەیەکی وتبێ کە ئیشی ئەو نەبوو بێ، ئەو بەخیلە بما لا ينقص، یا بەخالەتی کرد بێ لە هەندێ ماڵ و سەرەت و سامانی خۆیان کە هیچ بلەو کەم نەبووە، بەڵام مناعی خێر بوو لە شتێکە، ويمنعون الماعون لە شوێنێکە منعی کەیسێکی هەژاری کرد بەهۆی ئەم کەلیمەوە بەهەشتی نەبێ. ئەم وشەیە لە زمانیەوە یا ئەم کردەوەیە کە ڕەزالەتی کردووە، ڕەزیلی کردووە. سبحان الله، ئەوە هاوڵی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم، ئەوە هاوڵی تر موژدەی بەهەشتی ئەداتێ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم قبول ناکە. ئەفەرمێ غوڵامێک شەهید بوو، شەهید لە ڕۆژی ئوحودە، سەیریان کرد سبحان الله، ئەمەندەی برسی وە بەردێکی بەسکیەوە بەستووە. دایکی هات کە بینی ئەم کوڕە جوانەکەی ئەوە تا خۆڵ بە دەموچاوە لەگەڵ خوێنەکەیە تێکەڵ بووە، ئەفەرمێت دەموچاوی جوان سەڕی و فەرمووی هەنیئەن لەکە یا بونەیە بالجەنە، هۆ کوڕە بچووکەکەم، کوڕە شیرینەکەم، مژدە و لێبێ بە بەهەشت. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمووی وما يدريك، تۆ چوزانی لعله كان يتكلم فيما لا يعنيه، لو أشي أما وشيء وتبيك هيش ربطي بونا وبي لها تسر أول شيء لسر أول شيء عقوبة بدر لنا أقرابه. لصحيحين هاتوا أفرمي من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. هم لبرما نفرما اشتكى هركز إيماني بخدا وبروج آخرة بخير بلا بيدنگ به. أفرمي لفرما اشتكى هركس إيماني هي بخوا بروج آخرة فإذا شهد أمرا فليتكلم بخير أو ليسكت. اشتكي بيني يقصيك خيري تيابك يا بيدنگ به. إمام الترمذي لسنة دكتور أفرمي من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه. يكيق لجوان يكاني إنساني إيمان دار أوي هرشت بيواندي بوانا بأبد بشين ينار وتداخليت يناك وقصيت يناك. سفياني كر عبد الله الثقفي ومن أجرته أفرمي وتم أي بيغمريان صلى الله عليه وآله وسلم قل لي في الإسلام قولا لا أسألك عنه أحدا بعدك. بخوام ما نوب ومناتو أم برسال لك أسكم يقو شامبيون ولا دوائتو برسالي ترناكم طواو فرمي قل آمنت بالله ثم استقم بلي إيمانم هي بخوا جل جلاله واستقامتها بلسر وشيء إيمان بخوا ولسر عقيدة. قلت يا رسول الله صلى الله عليه وآله وسلم ما أخوف ما تخاف عليه أي لشي زور أترسي لمن فأخذ بلسان نفسه زماني خوي قربي غمري خوا صلى الله عليه وآله وسلم أألم لما أترس إيمانتها به استقامتها به زمان بقرة بهشتيت. أم حبيبة خزاني بيغمريان صلى الله عليه وآله وسلم دايك إيمان دارنا فرمي كل كلام ابن آدم عليه لا له هرشي وشيك الله بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرمي هر وشيك لزماني إنسان در أشي لسري أبيت مال بو أمنية بويا مال لسري إلا مقر فرماني بشاك كردبي يا رايقري لخرافة كردبي يا ذكري خواي كردبي ما عدا وهموي بلايا بسرسرتويا راست وشك يا راز نية شنك أجلي سور أجلي شنك أجلي سور ناقلي أجر بيانات كردوا همو كردوا كان همو دستو قاتو همو أعضاء كان لا شيتو همو جمك كانت هواركا هوار لزمان كان اتق الله فينا فإنما نحن بك
هەموو هاوارەکەن لە زمان هۆ زمان کورە ئاگەر لێمان بێ بەخوا ئەگەر تۆ ڕێک بووی هەمومان ڕێکە بین تۆ لار و خوار بووی هەمومان لارە بین واتە کردەوەکان لاشەی خۆت ئەعزاکانی خۆت هەمویان گیرۆدەی زمانی خۆتن پێت ئەڵێن هەی زمان ڕێک بە با ڕێک بین لار بووی لارە بین هەندێک لە سەلەف کاتێک کە محاسبەی خۆی ئەکرد لەسەر چی بڕۆژە کاتە دەرەوە بەخوا ئەمە ڕۆژە گەرمە یا ئەو بەخوا ڕۆژە ساردە دوای محاسبەی خۆی کرد ئەو تۆ هەقت چی بەسەر ئیشی خواوە ساردە یا گەرمە خۆ مە خەبەرێکە داوێتی طبعا ئەو زانە قەدیمیانە سەلەفی ساڵح ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ زۆر حیساباتی وردیان لەگەڵ زمانی خۆیان ناکرد زۆر بە وردی لەگەڵ زمانی خۆیان تەعاملیان کرد وایە ئەم زمانە چەندێک بینی ئەمان تێک ئەدا ئەم زمانە چەندێک ئەمان بچووک ئەکاتەوە ئەم زمانە چەندێک حسابی گەورەی لەسەر لای خوا جەل جەلاله سبحان الله جاری وایە ئەم زمانە کەلیمەیەک ئەڵێ لا یوبالی به فەرمێکی لە پیاوچاکان ڕۆشت قەسرێکی جوانی بینی فەرمووی ئەم قەسرەی کێ وتیانی فڵان کەس ئەڵێ شەوێ هەتا بەیانی نەخەوت ئەی تۆ هەقە چیەوە سەر قەسری خەڵکەوە تۆ بۆ پرسیار ئەەکەی لە شتی خەڵک تۆ بۆ لێکۆڵینەوە لە خەڵکەکەی جایسە بیرکەنەوە لە حاڵی خۆمان هەندێک لە پیاوە گەورەکانە فەرمی ئیبن قەیم لە خەوا بینران پرسیاریان کرد حاڵتان چۆن بوو طبعا یەکێک لەم کتێبانەی ئیبن قەیم کە زۆر باسی خەوی تیاکە ئەم دا و دەوایە کە خەوی پیاوچاکان و ئەوانە زۆر ئەگەڕێتەوە کە پشتێک لە وحی لەسەر زەویە کە ما بێت تا ڕۆژی قیامەت یەکێک لە 36 بەشەی وحی کە لەسەر زەویە ما بێت بریتێ لە خەو کە خوای گەورە ئیرشادی موسڵمانانی پێ ئەکە بۆیە فەرمێکی لە پیاوچاکان لە خەوا بینرا وتیانە لە حاڵت چۆنە فەرمووی بەخوا بەهۆی یەک کەلیمە من ڕاگیراوم نەجاتم نابێت لە بەهۆی زمانمەوە وتیان کەلیمەکە چییە فەرمووی ڕۆژێ هاتمە دەرەوە وتم ئەی هاوار خەڵک چەند پێویستیان بە باران و بارانیش نابارێ تێم کەلیمە چەند ئاسان پێویستیان بە باران و باران نابارێ ئەوە تا خوای گەورە ڕایگرتوم پرسیارم لێ ئەکا تۆ ئەزانی پێویستیان بە بارانە یا من سەرکە ئەم وشە بەسیتانە یعنی سبحان الله لەسەرمان بۆتە ماڵ خوای گەورە پێ ئەم ئەفەرمێ ئەرێ من مەسلحەتی عەبدەکان مەزانم یا تۆ کە قسەی تێ ئەکەی ئەفەرمێکی لە سەحابە بەیەکێ لە جاریەکانی وتی ئەو سفرە و خوانە بێنە بیهێنە و با دانیشین خواردن لەسەر بخۆین دوایی ئەڵێ وەستا تەوبەی کرد ئەستەغفر الله ئەو بۆچی تەوبەت لە پێناوی چیا کرد واللهی ئەترسم خوا لەسەر ئەم کەلیمەی کەوتم ئەم سفرە بێنەوە ڕاخە و با ئێمە دانیشین و لەسەری بخۆین ئەترسام لەمە حساب و کتابم لەگەڵا بکە سبحان الله باشە ئەوە کەی حساب و کتابی لەسەر لەوە چه جۆری قسەکەم بەم جاریە وەکو ئەمرێکی قورس بوو بێ لەوە ئەچێ ئەم وشەیە کە وتومە ئەمە سفرەی ئێمەیە ئەم قسەیە غەڵەت بوو بێ چونکە هەمومان مڵکی خوان جەل جەلاله و سفرەش مڵکی خوان ئەفەرمێن لە هەموو حرەکاتی لاشەی تۆ زمان ئاسانترینیانە کە ئەجوڵی تەمام سبحان الله نیعمەتی زمان بیرکەنەوە بەناو ئەم ئاشەیە هەڵە سوڕێ برینداریش نابێ ببینی ئەم دانانایەت و ئەڕۆ ئەم هەموو کەلیماتێک کە ئێمە ئێڵێن هەمووی ئەو هەموو خواردنەی کە ئێخۆن ئەو ئەم دی و ئەو دیوی ئەکا سبحان الله لە هەموو لاشەی تۆ حرەکاتی سەریعتر بریتێ لە زمان تصوري أم نعمتك والله إنسان بزل نعمتي سمانا سيري رب العالمين كانت نازن يعني بشو من الله كم بيني كان نأتواني قصبك چونك ملاشوي كم كوني كي بتشوكي تياب وهر قصيكي أكر الصوت لبري ولا قرقة وبدا ولا لوتة وهات درو سبحان الله اشتكي بسيط كهولي شار سري أدريسه بلام شتێکی زۆر بەسیط کە خوای گەورە نعمەتێکی زۆر گەورەی بە تۆ داوە چەند جار کەسێک وەڵا زمانی قورس بووە بۆیە ئەخیر شت ئێمە کە دلیل لەسەرەوەی کەسێک ئەمرێ ئەڵێن زمانی شکە یعنی تەواو حتا زمان حرەکە ئەگەری حیات بۆ ئەم کەسە هەر تەواجودی هەیە وجودی هەیە کە زمان شکایتر تەواو بۆیە ئەفەرمێ لە هەمویان حرەکاتی سەریعتر لە هەمووشیان بەزەرتر لەسەر عەبد بریتە لە زمان
أفرمي السلف وخلف اختلاف يعني إما هرچی شتێک بڵێن هەمووی ئەنووسرێ یا بەس خەیر و شەڕ ئەنووسرێ لەسەرمان یا هەر کەلیماتی ڕۆژانەشمان لەسەرمان ئەنووسرێ. أفرمي دوو ڕەئیە لە مەسەلەی بابەتێکی عەقیدەیە، ئایا خەیر و شەڕ هەمووی ئەنووسرێ یا ما تەلەفەظتە به هەرچی بە کەلیمەیەک بە زمان هات حتەنان ئەحێک ئەفەرمێ ئەحێک کە تۆ ئەیکەیت ئەم سەوتە دەرەچێ ئەنووسرێ یا نانووسرێ. أفرمي دوو ڕەئیە ڕەئی ئەرجەح وایە هەرچی کە تۆ ئێڵەی بە باش و خراپ و حەڵاڵ و مباح و مەکروه و هەمووی ئەنووسرێ، شتی طبیعی دنیاشت کە ئێڵەی هەر هەمووی لەسەر ئەنووسرێ. کەوابوو وەکو سەلەف ئەفەرمون هەموو وشەیەکی ئینسان کە لە زمانی دەرەچێ ماڵە بەسەریەوە هی ئەم نییە. بۆیە ئەبینی ئەو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئاوا زمانی خۆی ئەگەرێ و ئەمەیە ئەمە منی بە هەدەرا بردووە و تووشی هەزاران مشکلەی کردوم، بەردی ئەخستە سەر زمانی هەتاوەکو قسەیەک نەکات زوو بیری بێ بۆی قسەیەکی زیادە نەکات تەنها لە دیکری خوایە بەکاری بێن. دەی بزانە قسە ئەسیری تۆیە، بەڵام ئەگەر کرد تۆ ئەسیری ئەوی. ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. ما دليل أوانيك أفرمون هموي أنوسري هر وشي لزماني تو در أتشي إلا رقابيك زور ورد بسري ويتي وهر هموي تو ما ركري لسرد. دي بزان الزمان دو آفتي زور قوريتي، آفتي بيدنجي آفتي قصة كردن، هر دو كان آفة إمام أفرمي أبي قصة بكيت وقصي باششكي، بلام زور کات وتراوە الساكت عن الحق شيطان أخرس. إنسان ئەگەر بێت و ساکت بێت لە حەقێک ئەبینێ و نەڵێت ئەمە شەیطانێکە کە زمانی بەسراوە هیچ سوودی نەبوو. دەیمەن تەکەلەمە ئەو کەسەش کە قسەیەک ئەکات و هیچ گوێ ناداتێ ئەوەیان شەیطانێکی ناطقە ئەگەر لێ ئەبێ ئەگەر لە زمانە بێ هەردوو سەرەکەی هەر خەتەرە. بێدەنگ ئەبی لەکوێ بێدەنگ ئەبی قسە ئەکەی لەکوێ قسە ئەکەی. بويا من كان يؤمن بالله فليقل خيرا، من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. أفرمون دو إشي داوة وسر أمته. إما صاحب حضارتك كقسمان برنامج بيدنجيش من برنامج هردو كان أبي بزاني لك يقصك أبي برزاني لك يقص ناكينو بيدنجي بيسمان بيه هندجار بيدنجين بيسمان بويا نطق نكين لمسألة شتێکە کەوا بزانین خەیری بۆ ئیسلام و مسلمانانتیانە. دەی ئێستا بیرکەنەوە بزانن زمانی ئێمە لەکوێیە خەریکی چییە. طبعا کە باسی زمانەکەین تەنها شەمان مەبەز نییە، ئیشارەت نووسین هەموو ئەمان ئەگرێتەوە. زمانە قسەیە کەلیمەیە. واللهی مۆبایلەکەت هەڵەیەکی پێ ئەنووسی تۆمارە لەسرت دوو جار تۆمار ئەمەیان خۆشت تۆمارت کرد بە دەستی خۆت لە ڕۆژی قیامەت ئادرێتەوە بەسەرتە. ئێمە باسەکە باسی زینای ابن القیم ئەم بابەتەمان بۆ هەڵەبژێرەوەمان باسەکە یەک کەلیمەی غەڵەت لە پیاوێکەوە بۆ ئافرەتێک و لە ئافرەتێکەوە بۆ پیاوێک ئەم بەڵا موسیبەتانە بەسەر توێ ئەهێنە. تۆ نازانی لەوە چێت تۆ کەلیمەیەک بڵێیت کەلیمەیەکی زۆر بەسیط هەندێجار لە زانکۆ بە تەڵەبەکان ئەڵێم لەوە چێ لەسەر وشەی خۆشم ئەوەی خوا زۆر عقوبەت بدات بە کەسێک ئەڵێ خۆشم ئەوێت یەک درۆت لەگەڵا کردەوە چکە خۆشت نەویستوە خۆشەویستی مەعانی زۆر قوڵی هەیە. دوو فێڵت لێ کردووە، سێ زوڵمت لێ کردووە چونکە بەهۆی ئەوە کەسێکت گیرۆدە کردو بە خۆتەوە. سەروی ئەمانەشەوە هەر هەموو لای خوا جەلە جەلالوه و کەلیمەیەکی حرامە دوتووە لە شوێنێکی حرامە. بۆیە ئینسان ئەبێ زۆر ئەگەی لە وشەکان و کەلیماتەکانی بێ. ڕاستە نەزەرێک ئەبێتە سەرەتای زینا، دواتر ئەبێتە خەیاڵات لە زیهنی ئینسانە، بەڵام وشەکانن بەریدی زینان کە ئەیهێن و ئەیبن. بۆیە ئینسانی ئیماندار زۆر ئەبێ ئاگای لە زمانی بێ بیپارێزێ هەتا وەکو خوای گەورە ئەیپارێزێ. خوای گیان ئێمەی عەبدی گونەهبار هاوا و هانا و ناڵەمان بۆ لای تۆیە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لێمان خۆش بە خوایە لە گوناهی زمانمان ببوورە. پەروەردگارە داوات لێ ئەکەین لە گوناهی دڵمان ببوورە. خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی چاوەکانمان ببوورە. خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی داوێن و عەورەتمان ببوورە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت
خوای بەزەیی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کرد گوناهێ بە پەنهان کردومانە خوای لێمان ببورە گوناهێ لەمەوە پێشکردمان عەفومان کە گوناهێ لەمەوە دوایی کەین و فریای تەوبە ناکەین خوای عەفومان کە یا ربی خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەزەی و کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە خوای داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت کەلیمەیە بەرامبەر بە هەر موسڵمانێ و تومانە خوای داوای لێبوردن لێ ئەکەین خوای لە هەموو موسڵمانێ ببوورە کە ئێمە غیبەتمان کردبێ کە ئێمە لە دڵمانە حەسادەتێکمان بەرامبەری بردبێ کە ئێمە لە دڵمانە بغض و ڕقێک لە تیا دروست بێ بەرامبەری یا ئیلاهی داوای عەفو لێ ئەکەین داوای لێ خۆشبوون بۆ ئیماندارانە لێ ئەکەین خوای هەر موسڵمانێ غیبەتی کردوون عەفوی کە هەر موسڵمانە ڕقی لێمان بوو عەفوی کە هەر موسڵمانە حەسادەتی پێ بردوون عەفوی کە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت حاجەمان زۆرە بۆ لای تۆی بەرزکەینەوە زمانمان کوڕە لە بەرزکردنەوەی حاجەکانە یا ربی خوای ئەوەی ئەمانەیە پێمان عەتاکە هەر چاکەی ئەمانەیە پێمان عەتاکە یا رب العالمین یا ربی خوای داوا لێ ئەکەین بە زمانی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەو خۆشەویستەمان لە هەموو عمری خۆیە هەر چاکەیەکی داوای لێ کردو ئێمەش داوات لێ ئەکەین پێمان عەتاکە ئەو خۆشەویستەمان هەر خراپەیەک پەنای پێگرتووی لە هەموو عمریە ئێمەش پەنات پێئەگرین و پەنامان بدەیە ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە لە گوناهی هاوڵ و عەزیز و خۆشەویستانمان ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سەرمان بەرز کرد لەم دنیا سەرمان بەرز کرد لەو دنیا خوای محبت لە بینی دڵی موسڵمانانە زیاد کە ئەم ئومەتە هەڵسێنرەوە سەر قاچەکانی خۆی یا رب العالمین خوای گیان تۆ خۆت ئەزانی زەلیلی زۆرمان چەشتووە یا ئیلاهی خوای داوات لێ ئەکەین بەرزمان کەرەوە حەضارەتی ئیسلامیمان بۆ بگێڕەوە تو گەورەی خۆت خوای گیان ئەم ئومەتە خوێنی زۆر لێ تکاوە عارەقی زۆری ڕشتووە فرمێسکی زۆری ڕشتووە ئەزانین ئێمە کەڵکمان نییە خوای تۆ خۆت کەڵکدارمان کە خۆت دڵمان یەکخە خۆت ماڵمان یەکخە وشەمان یەکخە بەرزمان کەرەوە بەسەر کافرانە زاڵمان کە یا رب العالمین یا ربی خوای داوا لێ ئەکەین دەستی یەهود و نەسارەمان لێ بڕە دەستی مەجووسمان لێ بڕە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان داوا لێ ئەکەین ئەم ئومەتە لە ئەسرا وەختا بخەرەوە سەر قاچەکانی خۆی یا رب العالمین سیادە و قیادەی عالەم و جیهان بخەرەوە دەستی موسڵمانان یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان بە خزمەتکاری دینەکەت قبوڵمان کە بەرەکەتی خۆت بەسەر عمرمانە ببارێنە بەرەکەتی خۆت بەسەر کاتمانە ببارێنە بەرەکەتی خۆت بەسەر ماڵ و ئەموالمانە ببارێنە یا ربی خوای ئێمە داوای چاکەکانی دنیا و ئاخرەت لێ ئەکەین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین لە دنیا چاکەمان پێ عەتاکە لە ئاخرەتە چاکەمان پێ عەتاکە لە خراپەکان بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ تو گەورەی خۆت لەژێر سێبەری ئاڵای پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم حەشرمان کە یا ربی خوای داوات لێ ئەکەین سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین سڵاوەکانی ئێمە پێ بگەینە یا ئەکرەم الئەکرەمین وصلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواي قول لقناهي من الشيوخ